جولة لشارع باطاتی مرەکەی جەناسە هەچ کەسێ بینێ ماشەڵای بێکە لە جوانی لە قەڵەوی ئەو مەڕە بەڕاستی منیش ئەو مەڕەم زۆر خۆشێ ئەڵێ چی بازوو پاسەوانی بۆ تەنخانکەین و ئاگەدین گەورە پاسەوان بۆچی بۆ مەڕۆ مەشغوڵەکەی یاوە کێزاتە کاتێتە کۆشتی جەناسە ڕاستەکەی کەواتە بە خۆمان بگۆڕین و بڕین زۆر چاک هەرێک چاک ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن 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 وەرە ئەو حکمەتە لە دەست خۆت نەیە ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن چی بۆ فرۆشتن وتم ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن چه گوناحە لەوا چێ شێت بوو بێ ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن ئەو سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن وەرە ئەم حکمەتە بەرە و سوودی لێ وەرگە لە چیت خۆتی نەیە ئەم سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن ئەڵێم بادی کڕی بۆ تۆ شێر بووی بەڕاستمە ئەگەر تۆ ناسی منەی کڕم ئەم سێ کۆمەڵە گڵەو وە فرۆشتن ئەم کۆمەڵەیان بای چەنە کاچی برا قوربانجا من بەڕی دێکفرۆشم ئالێرەوە بە تۆ جارێ دانیشە بزانانی حکمەتی ئەم گڵە لە چیایە ئەمە حەقەکەی چەندە ئەمان حەقی سێلیراگە سێ لیرە باشە ئەمانێت بۆ خەریکی ساوە معاملەیە سەبا بڕۆی نا ئەمێ ها مانە بەڵێ ئەو کەسەی نهێنی لە ژنەکەی درکان ئەم کۆمەڵە گڵە بەسەری ئەی ئافرم بەخوا جوان جاوت چییە ئەی ئەمەیان حەقەکەی چەنە ئەوەیان حەقی پێنج لیرە 5 لیرە ئەمەش 5 لیرە فەرمی باکو جاوت چییە تۆ ئەیکەی ئەبی با بزانی بۆ ئەمەشان جوە بگرە بەڵێ هەر کەسێ بێگانە پەرستی کرد ئەم کۆمەڵە گڵە بەسەری بەخوا جوان زۆر جوان ئەوە شتێکە هەموو کە دەیزانێ ئەی پێمان بڵێ ئەمەیان بای ئەویان بای حەولیرێ حەولیرە بەسەر چاو ئەمە شمەوێت ها ئەوە شمەوێت دەباش جوە بگرە بەڵێ هەر کەسێ بڕوای بە پێکەنینی زاڵم کرد ئەم کۆمەڵە گڵە بەسەری ئەی ئافرین بەڕاستی لیرەکانە حەڵاڵ کرد دەم خۆش هەستە خۆ ناساغ نیت نەوەڵا ناسانی چی داکەسێ ساغێشتی واکە قوربان ئەوەی ئەو کابرای وتی ئەوانە هەمووی حکمەتی چاک بوون ئەوانە هەموو کە دەیزانێ و بیسیسێتی با بڕێ کاتی وا توشنەکەم تاقیب بکەمەوە زانم حکمەتی ئەو کابرایە ڕاستەیانە چی بکەم باش ها بیرم کەوتەوە باشترین ڕێگایە بەکاری ئافرەت ئەوە لە چی تو خەریکی چی خەریکی چی لە ئیشمان بۆ لاوەزیاتر چیتر هەیە واز لەوە بێنە شتێک هەیە ئەمەیە پێت بڵێ خێرە سڕێک هەیە و نابێ لای کەس باسی بکەیت مەڕەکەی سوڵتانم دیوە ئەیکەی بە قاوزمە و ئەی خۆی مەڕی سوڵتان مەڕەکەی سوڵتان بەڵام نابێ لای کەس باسی بکەیت ها ئەی کوا لەکوێیە ئەوە تا لە ژێرخانەکە بەستومەتەوە تۆزی شترەکەم سەری ئەبڕن و کەونی شێکەی بەس ئافرەت وەکو پێم وتی ئەمە سڕێکە و چەندها لای تۆ باسم کردووە نابێبی بچێنی لای خەڵک باسی بکەی ها بەڵام بڵاوکردنەوە بە شار و بە دەرەوەی شارە هەر کەسێ هەواڵی مەڕەکەم بۆ دێنێ پاداشێکی چاکی ئێنێ هەر کەسێ هیچ زیبێتی لە تێنەرەی ئێم
زۆر چاکە قوربان هەر ئێستا بێم بڕیاری دەرەدەن هەموو خەڵکی شار بیستێ ئاوەرە فەرم ئاوەرە فەرموو باشە تو خوا مەڕێک ئەوە هێنێ سوڵتان هەموو شاری بۆ شۆژانوە برام هەڵبەتە ئەو مەڕۆ زۆر گرنگە بەلای سوڵتانەوە بۆی وا پەرێشانە بۆی بەس زۆر باسی ئەو مەڕیانە کرد گەرچی من نەشم دیوە ڕاستەکەی وەکو باسییانە کرد ئەڵێن مەڕی وا گەورە و جوان هەر نەبووتەوە ئەوە نایەن لە توا خۆ تووڕە کردووە چۆن ئەوە ناهێنێ قابیلە ئەمە وەکو ئیشە بەگەنەکانی خۆ بێ نیشی بۆگەنی چی هەر وازوو لە بیرێ چوو ئەوە تۆڕێ چی با دراوسەکانی چاک لە تۆ بگەن و بزانە تۆ چۆن کەسێکی ئافرەت بۆچی خەڵکی پێمان بزانێت بۆ نەزانن ئەوە چاک بزانن مەسەلەی مەڕەکەی سوڵتانیش باز دەکەن کەسی بوو ئافرەت عیبە عیب عیبە تۆ عیبە زانی ئەی خەڵکینە ئەی دراوسەکان هەر ئەز مەڕەکەی سوڵتانی دزی و خواردی لا خۆی مەدەمڕاستی سوڵتان بوو ئەی خەڵکینە ئەی دراوسەکان هەر ئەز مەڕەکەی سوڵتانی دزی و خواردی لا خۆی مەدەمڕاستی سوڵتان بوو ئەی خەڵکینە ئەی دراوسەکان هەر ئەز مەڕەکەی سوڵتانی دزی و خواردی لا خۆی مەدەمڕاستی سوڵتان بوو گەورم کابرای کاتۆ ئەڵێ ئەزانم مەڕەکەی سوڵتانی گەورەمای چێ بردێت دامێت دەژوورەوە گەورم ماڵی حەڵال قەت نافۆتێ سڵاو لە سوڵتانی گەورەمان سڵاو لە خۆشتان ئادەی جێم بڵێ ئەو مەغەی من لای چێ و چێ بردێت سوڵتانی بڕێن داوای کاتێکم هەواڵە بە سرا بەڕاگەن بڕۆن پێ نەکەن بۆچی جوکا قوربان هەرگیزترین کەس دەزانتانە کاری ئەنجام ماوە ئێوە کەسە چێ قوربان دەڕاستی جیوەخان جەکای متمانەی جەنابتانە حەیات حەیات ئەگەر تۆمە ڕاست بدێ دەستێدارە دێ قوربان بۆ دیجێی خۆ جۆم لێ بوو ژنەکەی هاوارە کرد بۆ خەڵک بۆ دراوسەکان قوربان هاوارە کرد ئەوت خەڵکینە حەیات مەڕەکەی سوڵتانی دزی و خواردی هاوارە کرد قوربان ئەیوتای خۆی دەمڕاستی سوڵتانیشە ئاوا هەر ئێستا حەیات بۆ پەتەکەن و بۆ مێن بۆ ئێرە خەڵاتەکەی من یەکی ئەو دەرگایە بکاتەوە کێرە چی بووی ئاواسن سوڵتانی گەورەمان توێ دیارە کارەکەی زۆر گرنگە دەواتە با بڕۆین ئەگەر بێت و حەیات کاری وای لەگەڵ من کرد بێ خۆمەزان چی بەسەرێنم گەورم چێنە ئەو کابرای هەواڵەکەی ناوەجووە ناکە ئەگەر ئەویش لۆ کار بەسدەست بەیەکێن باو لە سوڵتانی گەورەمان سڵاو لە خۆشتان حەیات ئەو خەبەرە ڕاستیانە کام سەبەن گەورم وایە پێغەمبەر مەڕەکەی ئێمەتان دیبێ و خواردێتان بەڵێ ڕاستە گەورم ئاوا هەر ئێستا حەیات بەردەکرێت نامێت کە قسەمە بکە سەد ئافرم بۆ تۆ گوڵفرۆش بەڕاستی حکمەتەکانی ڕاستی ئەوە تاوڕی هێنیم لای ژنەکەم باس کرد زانە چۆن دەرکات بڕیارێک هەیە و پەشیمان بوونەوەی نییە ئەخر گەورم ئەوە بڕیارێکی زۆر چی ئەتێ بڵی نەعادیلانەیە ببوو لە گەورم کەمکم ئەوە نیە هەر ئێستا بڵاوکردەوە بەسارە بەیانی زوو حەیات دەستێدارە بۆ دانیشتوانی شار گوێ لەم بڕیارە گرنگەی سوڵتان بگرن ئەی خەڵکی شار سبەینێ لە گۆڕەپانی گەورە حەیاتی دەمڕاست و پیاو ماقوڵی سوڵتان
لە سێدانە ئەدرێ لەبەر ئەوەی ناپاکی کردووە بەرامبەر بە سوڵتانی گەورەمان ئەو ناپاکیش ئەوە بوو مەڕەکەی سوڵتانی دزیوە ئەی ئافەرم سوڵتان مەحموود بەڕاستی پیاوێکی بە ئینساف و عەدالەتی سڵاو لە سوڵتانی گەورەمە سڵاو لە خۆستان ئەوە چێ بواتێکسی قوربان خەسوتار و بنەماڵەی هەیە هەموو شاریان فڕۆشاندووە بنەماڵی هەیەات بەڵێ قوربان ئەڵێن ئەگەر بێتی هەیات لە سێدارە بدرێ ئەوە ئێمەش ناڵین سوڵتان لەسەر حکوم هێنێ زۆر چاکە خۆمەتان پیشان بەسەرێنم بڵم تا دێتم وەرەوە خۆش بەس بۆ ئاکرم ئاگرا سیوانیە حيث خسار تخوا حيبني فياتي وكو حياة جوري بندي خانة ببيني جميل كادني خوشاشي نكاد والله أو فيها من هرج قناح يزان بغير المال بس حسية هيات أحداث پاپاداشی خێر باتەوە قوربان كواكا دورة مخوبة إن بندي خانة إلى المدرسة ئەوە لەم ساتۆ من لێرە کار ناکرد جەنابی سوڵتان ئەو ڕۆژی کە سێ کۆمەڵە گوڵەکەم کڕی جەنابتان گاڵتەتان بە عەقڵ نەکرد شتێکی شێ با پێت بڵێم مەڕەکەی جەنابتان دەستکاری نەکراوە وەکو خۆی ماوە چۆن ئەو کابرایە نەیوت سڕی خۆت لای ژنی خۆت باس مەکە من مەڕێکم هێنا وتم هیچ سوڵتانە بەدەمە بۆڵەیەکی بچووک سڕەکەی منی ئاشکرا ئەوە یەکەم حکمەتی ئەو کابرایە دووەم حکمەتی ئەو کابرایە ئەوە بوو وتی بێگانە پەرستی مەکە من چەند ساڵە خزمەتی تۆکە خەریک بوو لە پێناوی مەڕێکە لە سێدارم بێت ئەگەر خزم کەس و کار بنەبووە گەرچی چەند ساڵە من وازم لەوان هێناوە لەبەر خاتری تۆ سێم حکمەتی ئەو کابرایە ئەوە بوو وتی بە پێکەنینی زاڵم بڕوا مەکە تۆ چەند وەختە لەگەڵ من ئاسیە کردی بەڵام پێکەنینەکەی ڕاستەقینە نەبوو بۆیە زاڵمی دەرکەوت من ئەوەم لێرە جێم نادێتم